شهيد نامرين شهيد يكتر هاتوا بخاكو ونامي شاني اما همو من سربازين يجي اخذوني رجاء يجي اخذوني رجاء دشمناني ناراني كيف خير همتان رجل تبلغاتان دست السلطات المنصرة دست السلطات المشاهدة بلاد الشيخ جنجو شاهد جنجو نامي شنك بالله دشينا دشينا حقيقة الفان هموتان شاهد نامية شاهد نامية شاهد نامية شاهد نامية شاهد نامية شاهد نامية بانشا سكرت الله يخليك تستبيش ولا ملا ما خليك ما فايا بەخێرهاتنێکی زۆر زۆر گەرمی هەموو دام و دەستگا و خەڵکی بە شەرەفی شاری سەیسادەقەکەم من بەڕاستی نازانم چۆن لە سپاس و ستایشی و خەڵکە دەرچم زۆر زۆر سپاسانەکەم بەخێر بێن بەخێر بێن سەر چاوم هاتن یاخوا بەخێر بێت داعش ئەوە بوو بەرەو ڕۆژئاوا هات لە نزیک کۆبانێ بوو ئەمیش تەماشایە کرد کە شەڕەوانان بەو گیانە فیدایە ڕوبەڕووی داعشە بنەوە ئەمیش لێرەوە ئەو بیر و باوەڕی بۆ دروست بوو کە بچێ بەرامبەر داعش شەڕ بکە گیانی خۆی فیداکات لە پێناو خاک و نیشتیمانە 5 ساڵە لە نێو بەرخودانە 5 ساڵە لە نێو ئەو گیان فیدایە لە حەڤەی دەی 2019 شەهید بوو 21 ئەم هەواڵە بە ئێمە گەیشت و ئەمڕۆژ هێنامانەوە بە خاکمان سپێرە سپاس بۆ ئێوە بۆ تەواوی هاوخەمان دڵسۆزان دەستان خۆش بێ چۆن قسەکەی بۆ لایەنە سیاسەکان ئێمە هەر قسەی و ئەیکەین و بەڵام ئەوەی کە بیر و باوەڕی خۆیانە ئەوان ئەوە جێبەجێیەکەن ئاواتی ئەمەوەیە کە تەواوی لایەنەکان یەک بگرن و ئاواتی هەمووشمانەوەیە کە ببینە دەوڵەت و وڵاتی خۆمان سەربەرزین سەربەڵندین لە پێناو خاک و نیشتیمانە نەک شەهیدی تەواوی کوردستانە شەهیدی شارێکە سەربەرزین ئەم شەهیدە قارەمانە هەتا ئەو کاتەی کە گیان بەختەکات هەتا ئەو کاتەی گیان ئەسپێرێ بە خاکی کوردستان و بەگەلەکەی بۆ یەک زەڕە لە خەبات بۆ هەنگاوێک نایەتە دواوە و بە گیانی فیداکاریەوە شەڕ لەگەڵ دوژمنانی فاشستی دەوڵەتی تورک دەکات شەهیدەکانی ئێمە بە خوێنی خۆیان سنوورە دەستکردەکانیان سڕیوەتەوە ئەگەر هەتا ئەمڕۆ پارتە سیاسیەکانمان لە هەر بەشێکی کوردستان یاخود تەنها لە باشووری کوردستانیش بێت ئەگەر تا ئەمڕۆ ناکۆکیەکانی خۆیان زەق کردوتەوە پێویستە لە پێشوازی گەل و لە تێکۆشانی گەل و لە هەڵمەت و لە چالاکیەکانی گەلی بەرخۆدێری هەر چوار بەشی کوردستاندا ببینن کە ئیدی ناچارن بێنە بەرەی گەل پێویستیان بەوە هەیە کە یەکێتی نەتەوەی دروست بکەن